On this vote, the yeas are 419. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا سێشەمە بە 419 دەنگی ئەرێ و 3 دەنگی نەرێ پەسەندی سەپاندنی گەمارۆی نوێ بەسەر ئێراندا پەسەند کرد و کە هەنگاوێک وێ دەچێت پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئێران بەرەو گرژی زیاتر بڕێت. کاربەدەستانی ئەمریکا گوتویانە یاسا دەسەڵاتیان پێدەدات کە گەمارۆی زیاتر بسەپێنن لەبەرەوەی تاران لە ڕێگای کارتێکردنی خۆی خەریکی ناسەقامگیری لە خۆرهەڵاتی ناوەڕاستایە و پشتیوانی لە گروپەکانی تێرۆریستی دەکات و هەروەها درێژە بە پرۆگرامی سازکردنی موشەکی دەدات کە ئەمەش بە پێچەوانەی ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئەمریکا و زلهێزانی دیکەی جیهانە. کاربەدەستانی باڵای ئێران چوارشەممە کاردانەوەیان سەبارەت بەم بڕیارە نیشاندا کە گەمارۆ دەخاتە سەر وڵاتەکانی رووسیا، ئێران و هەروەها کوریای باکووریش. لە ماوەی کۆبوونەوەی حوتوانەی کابینەدا حەسەن ڕوحانی کوتی بێگومان ئەگەر ئەو بڕیارە ببێتە یاسای ئێمە کاردانەوەمان بەرامبەری دەبێت. ئەگەر دوژمن بە شەکاری ڕێکەوتنەکە پێشێل بکات ئێمە هەروە دەکەین. ئەگەر ئەوان هەموو ڕێکەوتنەکە پێشێل بکەن ئێمە هەموو ڕێکەوتنەکە پێشێلەکەین. هەروەها جەختی کردەوە کە بۆ ئەم کاردانەوەی خۆیان ئامادەکاری دەکەن. ئێمە دەبێ هەمیشە توانای بەرگری خۆمان بەهێز بکەین و ئێمە تەواوی چەکەکانی بەرگری خۆمان بەهێزتر دەکەین بێ ئەوەی گرنگ بە کەسانی تر بدەین کە داخۆ چی دەڵێن. لە لەدوانێکی ڕۆژی چوارشەممەدا جێگری وەزیری دەرەوەی ئێرانیش هەر هەڵوێستێکی هاوشێوەی ڕوحانی هەبوو. ئەوە بە ڕوون و ئاشکرایی کردارێکی دوژمنانەیە لە دژی کۆماری ئیسلامی ئێرانە و ڕوبەڕووی کاردانەوەی ڕوونی ئێران دەبنەوە. ئەم بەرنووسە پەسەندکراوەی یاساییە لە پەیوەندی کاری تێرۆریستیدا گەمارۆ دەخاتە سەر سوپای پاسداران و هەروەها گەمارۆی چەکانیشی بەسەردا دەچەسپێنێت. کاربەدەستانی باڵای بەڕێوەبەرایەتی ترامپ لەم چەند مانگەی دوایی و لە راپۆرتی وەزارەتی دەرەوەدا دووپاتیان کردوتەوە کە ئێران درێژە بەکاری تێرۆریستی دەدات. لە پەیوەندی ئێران گەورەترین وڵاتی تاقانەیە کە لە پلەی جیهانیدا پشتیوانی لە تۆریزم دەکات. ئەو بەرنووسە قانونیە پێویستە لەلایەن سێنێتی ئەمریکاش پەسەند بکرێ و لەلایەن سەرۆکی ئەمریکاشەوە واژۆ بکرێت.